بابۆنەی تێپەڕبوونی 119 ساڵ بەسەر دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی ئەمڕۆ لە قەزای سۆران 14 ڕۆژنامەنووسی چالاک لەلایەن ڕێکخراوی ئاوێزەوە خەڵاتی ڕێزلێنانیان پێبەخشرا. پێامنەری پێام ئازادۆمەراوایی وەکو یەکێک لە ڕۆژنامەنووسە چالاکەکانی دەڤەرەکە خەڵاتی پێبەخشرا و ئەمەش بە هۆی ئەوەی دەنگ و ڕەنگی هاوڵاتیانی بەڕاستی و ڕاشکاوی لە شاشەی پەیامەوە گواستۆتەوە. لە 22 نیسان 119 ساڵ بەسەر دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردی لە قاهیڕەی پایتەختی میسر دیارێمەوەکو ڕێکخراوی ئاوێزە بە پێویستمان زانی وەک ڕێزلێنانێک بۆ کۆمەڵێک ڕۆژنامەنووسی سنووری سۆران ئەویشان خۆی لە 14 ڕۆژنامەنووسی مەیدانی و چالاک دەبینەوە کە لەسەر بنەمای لێهاتووی پیشەی ئەو ڕۆژنامەنووسانەمان دیارکردن. ئەوەی جێگەی دڵخۆشی بۆ هەموو ڕۆژنامەنووسانە کە پێشمەرگە ئاساد چ لە سۆران هەموو هەواڵ و زانیاریان دەگوازنەوە لە هەمان کاتژدا بەشێکیشان لەو ڕۆژنامەنووسانە چونەتە بەرەکانی جەنگ و هەواڵ و زانیاریان گواستوتەوە بوونەتە قەڵغانی یاخود هێز و وەرەی پێشمەرگیان بەرز کردوێتەوە لە هەمان کاتژدا لەنێو هەموو چالاکیانش کە یەک لەوانە پامێری کەناڵ ئاسمان پەیام بوو کە وەک یەک لە ڕۆژنامەنووس و چالاکە و کە لە سنووری سۆران کارەکانی دەکات و بە شێوەیەکی کە هەموو ئەو فۆکسان خستەتە سەر ئەو چالاکی و ئەو خزمەتگوزاریانەی کە لەو شارەدانین و هەمویان گواستوتە بۆ بیرەدان.